بارگای بارزانی و پرسی بوون بە مەرجەعیەتی سیاسی کوردستان. جیاوازی بارگاکەی مەلا مستەفا و بارگای ئێستای بارزانی چییە بۆ جێڕانی ڕۆڵی مەرجەع؟ لە چەند ڕۆژی ڕابردوو بەهۆی لێدوانێکی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە بەغدا کە ڕایگەیاندبوو بارزانی تەنها مەرجەعی حیزبەکەی خۆیەتی، لەسەر ئاستی جیاجیا کاردانەوەی بەدوای خۆی داهێنا لە پرسی هەبوونی مەرجەعیەتی سیاسی لە کوردستاندا کە پارتی پێداگری لەسەر ئەوە دەکات بارزانی مەرجەعی کووردە و لایەنەکانی تری شڕەتی دەکەنەوە. لە نوێترین هەڵوێستیشدا بارگای بارزانی لێدوانی بەرپرسانی پارتی ڕەت کردەوە لەبارەی مەرجەعبوونی بارزانی و ڕایگەیاند بەلای ناوبرا و پێشمەرگە و خوێنی شەهیدان مەرجەعن بۆ تێگەیشتن لە پرسی مەرجەعی سیاسی و ڕوانینی پارتی. بۆ ئەم پرۆسە پێویستە هەڵسەنگاندن بۆ چەند قۆناغێکی مێژووی بکرێت. بەم شێوەیە مەرجەعیەتی سیاسی و بارگای بارزانی باوکو و بارزانی کوڕ بە تێگەیشتنی پسپۆڕانی بواری مێژوو مەلا مستەفا بەهۆی ناڕازیبوونی لە بەشێک لە بەرپرسانی ئەو کاتی پارتی بارگای خۆی جیا کردوتەوە، بەردەوامیش خۆی وەک گەورەتر لە سەرۆکی حیزب وێنا کردووە. هەموو ڕاگەیەندراوێکی خۆی بەناوی بارگای بارزانی بڵاو کردووەتەوە نەک سەرۆکی پارتی. کۆتایی شۆڕشی ئەیلولیش لە ساڵی 1975 هەر بە ڕاگەیەندراوی ئەم بارگایە ڕاگەیەندرا. سەرڕای تێبینیەکان بەڵام ئەو کات مەلا مستەفا تا ڕادەیەک وەک مەرجەعی سیاسی قبوڵ کراو بوو، دەیتوانی بەناوی هەموو کورد دانوستان بکات و بڕیاریش بدات. دوای دەستپێکی شۆڕشی نوێ و هاتنە مەیدانی یەکێتی و مردنی مەلا مستەفا هەبوونی یەک مەرجەعی لە ناو باشووری کوردستانی شکۆتایی هات. زیندووکردنەوەی ئەو بارگایە لە دوای 44 ساڵ و بە دیاریکراوی لە ساڵی 2018 دوای ئەوە هات کە شکستی ڕیفراندۆم و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کە بارزانی ناچار کرا دەست لە پۆستی سەرۆکی هەرێم بچێشێتەوە. پارتی هەوڵیدا لە بەدیلی پۆستی سەرۆکی هەرێم پۆستی مەرجەعی سیاسی کوردستان بۆ بارزانیدا بتاشێت. بۆ ئەوەش سەرەتا هەوڵیدا لە ڕێی دروستکردنی ئەنجومەنی باڵای پارتە سیاسیەکان ئامانجەکەی بپێچێت. دوای شکستی هەوڵەکە بارگای بارزانی زیندوو کرایەوە بۆ ئەوەی لەم ڕێگایەوە هاوشێوەی مەلا مستەفا مەسعود بارزانی ڕۆڵی مەرجەع بجێڕێت. بۆ جێگیرکردنی ئەم ڕۆڵە لە دوای ئەم بەروارەوە بارزانی لە ناوخۆ سەردانی هیچ حیزب و لایەنێکی نەکردووە، بەڵکو هەمیشە دەیەوێت لە بارگاکەی پێشوازی لە میوانانی بکات. هەروەها وەک سەرۆکی حیزبیش بەشداری لە هیچ کۆبوونەوەیەکی سەرۆک و بەرپرسی یەکەمی لایەنە سیاسیەکان لە سەرۆکایەتی هەرێم نەکردووە. زیاتر لەوە نێچیروان بارزانی لەگەڵ دروستکردنی ئەم بارگایە نەبووە، بەوپێی پێیوە بووە لە پێگەی ئەو وەک سەرۆکی هەرێم کەم دەکاتەوە. بارگای بارزانی ئێستا بە تەواوی لە حیزبیش جیاکراوەتەوە، بۆ ئەمەش وتەبێژی تایبەت بەخۆی هەیە. بەرپرسی بۆ چەندین دۆسیە ناوەخۆ و دەرەچی داناوە. سەرەڕای ئەم هەوڵانە بە بڕوای چاودێران بارزانی ناتوانێت لە ڕێی ئەم بارگایەوە ڕۆڵی مەرجەعی سیاسی بۆ خۆی مسۆگەر بکات. ئەویش بەهۆی ئەوەی لە ڕابردوو بە ئێستاشەوە بارزانی نەیتوانیوە لە ململانەکان بێلایەن بمێنێتەوە یان بەلایەنی کەمەوە ڕۆڵی نێوەنگیری بجێڕێت، بەڵکو هەمیشە بە توندی بەرگری لە حیزبەکەی کردووە. قوربوونەوەی ململانەکانی پارتیش لەگەڵ یەکێتی و لایەنەکانی تریش ئەم ئومێدەی بە یەکجاری لەبار برد. ئەویش بە لەبەرچاوگرتنی ئەم ڕاستیەی مەرجەع ناسەپێندرێت، بەڵکو خۆی دروست دەبێت و کۆدەنجی لەسەر دروست دەبێت. بەهۆی هەڵوێست و ڕۆڵجێڕانی سەرکردەیەک لە سەروی حیزب و پێشخستنی بەرژەوەندی گشتی بەسەر بەرژەوەندی کەسی و حیزبی لەم قۆناغەی کوردستانیش کەس ئەم تایبەتمەندیانەی تێدا نابیندرێت.